دوای ئەو سەرنج و تێبینیانەی لە سەرکاری پەرلەمان لە هەرێمی کوردستان دروست بووە، چاودێران و یاساناسان بە پێویستی دەزانن یاسای هەڵبژاردننی پەرلەمان هەموار بکرێتەوە بە زۆرێک لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەم بگونجێ. ئەوان دەخوازن یاسای هەڵبژاردن ڕنگدانەوەی سەرجەمخواست و ویستی هەموو پێکاتەکان و قەوارە و تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستانی هەبێت. پێشیان وایە بۆ هەموارکردنەوەی یاساکە پێویستە هەموو لایەنەکان لەسەری کۆک بن تاکو پەرلەمانێکی تەندروست و بەتوانە لە هەرێمی کوردستان بێتە کایەوە. ئەوەی ڕاستی بێ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن دائیمەن لە ئەنجامی ئەو ئەزمونۆ ئەو تەجروبەیە کە پێدا دەڕۆین لە هەڵبژاردنەکاندا دێتە کایەوە. ئێمە پێمان وایە، من خۆم شخصیم پێم وایە کە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمان ضروریە و دەبێ هەموو لایەنەکان لەسەری کۆک بن بۆ ئەوەی بتوانین پەرلەمانێکی تەندروست و بەتوانە لە ئەنجامی هەڵبژاردنەکاندا بێتە کایەوە و حکومڕانی هەرێمی کوردستان لەو ماوەیە دیاریکراو ئەنجام بداتن. هاوکات ئەندامێکی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان بە پێویستی دەزانێت لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن هاوڵاتیان و دەنگدەران مافیان نەفەوتێ و بە دەنجی ئەوان نوێنەرەکانیان بگاتە پەرلەمان. بۆ ئەمەش بەباشی دەزانن لە زیاتی یەک بازنە هەرێمی کوردستان بکرێتە چەند بازنەیەک تاکو خەڵکی هەر شارێک دەنگ بە نوێنەرەکەی خۆی بدات. دەنگدەر مافی نەسووتێ و نوێنەرەکانیشیان بۆ ئازاد بێن و بتوانن لە ناو پەرلەمانی کوردستان نوێنەرایەتیان بکەن. ینی بەو هەندێک کەم و کوڕی هەیە بەڕاستی دەبی لەم کوڕیانە دەربازبی پەرلەمانی کوردستان خەڵکانێک بێنە پەرلەمان بتوانن چۆن بەرگری لە هاوڵاتی بکەن، نەک بەرگری لە حکومەتیان لە حزب. ئەمە ئیشی حکومەتە بۆ خۆی دەکا وەلایەنە سیاسەکانە. بۆیە پەرلەمانی کوردستان دەبێت بە چاوێکی ڕوونتر بە دڵێکی گەشتێر و بۆ ئەوەی بتوانی یاسای پەرلەمانی کوردستان بکەیتە سەر. چاودێرێکی سیاسیش ئاماژە بۆ دەکات ئەو یاسایانەی لە دنیا دەردەچێت بە گوێرەی هەڵومەرجی ئەو وڵاتە دەرچووە و هەر کاتێکیش پێویست بێت هەموار دەکرێتەوە. یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش کە لە ساڵی 1992 دەرچووە چەندین جار گۆڕانکاری تێدا کراوە و ئێستاش بارودۆخەکەەوە دەخوازێت جارێشتر هەموار بکرێتەوە. هەموو ئەو یاسایانەیە کە لە هەر وڵاتێکدا هەیە یاساکان بەپێی هەڵومەرج پێویستیان بە هەموارکردنەوە گۆڕانکاری هەیە. دیارە یاسی هەڵبژاردننی هەرێمی کوردستانیش چەند جارێک هەموار کرایتەوە. ئێستا پێویست بەوە دەکا ئەم یاسای هەموار بکرێتەوە هەر وەکەوەی لە عێراقیش ئێستا هەیە. هەرێمی کوردستان یاسای هەڵبژاردنەکەی یەک بازنەیە پێویستە بۆ دادپەروەری دەنگدەران و نوێنەرانی خەڵک لە پەرلەمان پێویستە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان لە یەک بازنەیەوە بکرێتە فرەبازنەی هەر وەکەوەی عێراق. لەم چوارچێوەیەدا نوێنەرایەتی دیاری پێکاتەکان و نوێنەرایەتی دیاری خەڵک و چین و توێژەکانی پارێزگاکان زیاتر لە فرەبازنەی بەدەردەکەوێت. بۆیە کێشەکانیش کەمتر دەبێتەوە خەڵکیش ڕاستەخۆ دەتوانێت لەگەڵ نوێنەرەکانی خۆی ئاڵوگۆڕ بکەوە داواکاریەکانی ئاڕاستەی نوێنەرەکانی خۆی بکە لە سنووری هەر پارێزگایەک. بۆیە ئەم یاسایی ئێستا کە لە پەرلەمانی کوردستاندا بەرکارە لە چەند ڕوویەکەوە دەتوانین بڵێن گرفتی هەیە، هەم لە ڕۆی یەک بازنەیەوە فراوانە و لە ڕۆی نوێنەرایەتی و لە ڕووی پێکاتەکان و هەتا لە ڕووی پاک و نەزیهی یاساکە پێویستی بە پێداچوونەوە هەیە. وەک ئاماژەی بۆ دەکەن ڕەنگە لایەنێکی سیاسی سودمەند بێت لە یاسای ئێستای هەڵبژاردن و نەیەوێت دەستکاری بکرێت، بەڵام زۆربەی فراکسیۆنەکانی ناوپەرلەمان و حزب و لایەنە سیاسیەکانی دەرەوەی ئەو دامەزراوەیە خواستی ئەوەیان هەیە کە ئەو یاسایە هەموار بکرێتەوە تاکو شکۆ و تایبەتمەندی پەرلەمان بمێنێتەوە و ببێتە سەکۆیەک بۆ یەکڕێزی و تەبایی کە ڕووبارێک خوێنی لە پێناودا ڕژاوە. تا عەبدوڵڵە گەلی کوردستان، هەولێر.